ئەم جابراکانم ئێمە زۆر خەفەت ئەخوێنجی ماڵ و مناڵمان گشتمان بیر لەواکەنە ماڵ و مناڵمان ئێبرا وەڵڵاهی تۆ ئەگەر خزمەتی خۆت و دینی خۆت و عەقیدەی خۆت و بیر و باوەڕی خۆت و مزگەوتەکەت بکە وەڵڵا مناڵەکان ساڵحە بێ هەر خوا ساڵحیانەکەن وەڵڵاهی ئەگەر پارە و پولت لە پێناو خوایە سەرف نەکەی وەڵڵاهی بەیانی جوێنت بێدرێسێ ئایسا خەڵکتان بینیە سیارەی باوکی مرد بۆ خاوەن وەرەسەکەی سیارەی ئاخر مۆدێلا بەدەستەوە جگەرەیەکی گرتەتە دەمەوە سەدامی قۆڵ دەرەکات و بە ئەو جەعدەیە ئەڕا لە کاتی بارانە ڕاوەکاتە دەم چاو خەڵکە لە کاتی گەرما و هاوینە تەقتۆ زەکاتە بان خەڵکە ئەزیەتی خەڵکەدا ئەو سیارە وەپارەی باوکی سەندی کە کاتی خۆی باوکی هەرچی ڕێگای ناشەرعی هەیە لەبەر بۆی پارەی بۆ دەکات کیە قەدری ئەو پارەی ئەزانێت کە تۆ بۆی دەرەکەی هەموو خاوەنی 50 دەفتەر بووە کاتی وەفاتی کردووە کوڕەکەی شەقشەقانی بەسەر پارەکەیە کرد یاشتا ساڵی بەسەرا تێپەڕ نەکرد حەساو کە بڵێم نیوەی پارەکەی تەخشان و پەخشان کرد خوا ڕەحمی کرد دایکی فریایی گشت مۆدێلێکی ئایفۆن دەرئەچێت 2010 ئەو ئەبێ 2010 هەبێ عەرەقی نەکردو پێوە 2010 نەما بوو بە 2011 ئەو ئەبێ ئایفۆنی ئەوەنەی هەبێ ئەوە نەما 6 مانگ ڕای ئایفۆنێکی تر ئەبێ ئەویش هەبێ سیارەی شەروە چونکە هیلاک نەبووە سیارەی 2000 ئیسە حالێن 2026 ماوەیەتر دەرەچێ ئەوە بێ هەر هەیبێ 26ەکە 6 مانگ ئەڕوا 27 دەرەچێ ئەبێ 27ەکەشی هەبێ ئەم جابێ 28 طبعاً گشت سیارێکش کە ئەیفرۆشیت بڵێم هەر سیارەیەکەوە سفری دەرت کرد هەر سیارەیە بە سفری وەریگری هەروە بەیانەکە بیفرۆشتە 20 گڵا خەسارە هەروە بەیانەکە هەر بەستایەکەی کەوتە زەیڕێی کرد 20 گڵا دێتە خوارەوە ئەگەر یەک ساڵات مێنێ 50 گڵا خەسارت خەڵک ئاوا دەستی نوقاندووە بۆ خوا بەس بۆ دنیا ئاوای کاتە گشت ساڵێ قەنەفەکەی بێ بگۆڕێت گشت ساڵێ بێ سیارەکەی بگۆڕێت گشت ساڵێ بێ مۆبایلەکەی بگۆڕێت گشت ساڵێ ئەبێ ناوماڵەکەی بگۆڕێت لەم خانە بۆ ئەو خانە لەو خانە بۆ ئەو خانە من پیاوێکە ناسم لەو کفریە کاتێ وتم بۆ خانەکەت ناگۆڕی دەوڵەمەند بوو ئیمکانیاتی هەبوو وتم بۆ خانۆکەت ناگۆڕی خانۆکەی کۆنە بوو خانۆ کۆنەکان بوو لە کفر وتی وەڵی مامۆستا تا مزگەوت بازار تعمیر نەکرێم من لەوێ نوێژەکەم تا مزگەوت بازار تعمیر نەکرێت من خانەکە ناگۆڕم وەڵا نەیگۆڕی حتا مزگەوتەکەی بازارمان تازە کردو تعمیرمان کرد دوای 7-8 ساڵ دوای ئەوە ئەمجا ئەوش ڕۆی خانەکەی خۆی دەستێکی پێ هاوت وتی ماڵەکەی من بکوێتە بەردەم ماڵی خوا وەڵی نایکەم داواکارم لە خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع ومن علم لا ينفع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها اللهم اهدنا يا رب العالمين